ئەوە من هەسەی پێ دەرێن ئەگەر هاوکارم ئەو دیمەنەتان پیشان بداتن ئەم زۆرە کۆترە وەکو دەیبینن ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی ئەم زۆرە کۆترە کە سەری بۆ دواوە دەنوشتێنێتەوە و وەکو خۆی باسی کرد پێی دەڵێن ملهەزان ئەواتە ملیان دەجوولێنن ئەمانە باسێکی ئەوم بۆ بکە ئەمە کوێیە لەکوێ بۆتان هاتووە نرخی چەندە؟ ئەوە لە ڕۆمانیا دێ لە بورغالیا لەو جیانە لە تورکیا بە زۆری ئەوروپیاوانە هەموو کامیان تایبەتمەندی زۆر ئەویانە وەسفێکی ئەوم بۆ بکە ئەوەیان ئەوەش زەردە گرنگۆش زەردە حینە نەو ڕەشانێ ئەوەش ئەوەنە ئەمەیان ئەوە چینە کینگ بەڵێ باشە ئەوەش لە ئەوروپا هاتیە ئەمووی تاوە فەرقی خۆیان لەدەرە ئینتاجی ئێرەنە هەموو مەرهەمی وەکو کۆتر و شتەکانی خۆمانە کۆتریە تێکەرەی دەدەینێ گەرمیان دەدەینێ ئەوە ئەوانش لە دوو وەرەقەی دەست پێ دەکات تا 6 وەرەقەیەش هەتا 10 وەرەقەش